ناوم بهار يوسف محمد لدایک بووی شاری ڕواندزم دانیشتووی شاری هەولێرم خاوەنەی چێشخانەی بەهار و شیرینی خەرەندی ڕواندزم لێرە بابرێن نزیکەی 9 ساڵە ئیشەکەم سەرپێکانی خۆم وەستاوم و 5 منداڵی جوانم هەیە بەخۆم بەخێویانەکەم یعنی چاوم لە دەستی کەس نییە الحەمدوللیلا واتوانیومە هەتا ئێستا جگە لە خۆم و منداڵەکانم 10 نەفەری دیکەش ئیش پێ بکەم لە ناو چێشخانەکەم و شیرینیەکەم. ئەوە کفتەی گەنمەکوتایە، ئەوە ئێستا ئەوە گەنمەکوتایە لە بەردەستم لە ئاوێم کردیە، ئەوە گەنمەکوتایە ئەوجا ینی خەڵک گەنمەکوتای دروستەکە بەس ئەمن ئیبداعاتەکەم تێکردیە قیمەی گۆشتی لە ناو گەنمەکوتایەکە یەکەم جوان جوان ئەی شێلم ئەمن زۆری بابرین لە کفتەی لە هەموو کفتەچی ناوبانگەکی باشم هەیە بە تایبەتی کفتەی ڕواندزیان خەڵک زۆر ڕایان لێە و کفتەی ڕواندزیانیش پێشتریش بەناوبانگ بووە نەک بەس بە من بەناوبانگ بووبی. ئەو بەهاراتەی بەکاردینم بەهاراتی سەوزەواتە، بەهاراتەکی زۆر زۆر بەتامە و بێزەرەرە. بەهاراتی سەوزەواتە هەم تۆزێک زەردەچیوەشی لۆ بەکاردینم لەگەر تۆزێک بیبەری ڕەش کەمتر بەکاردینم لۆ ئەو کفتەیە بەڵام هەر دەبی هەندێکی تێدابی لۆ تامی. جگە لەوەی کە خواردنی چێشخانەیەکی کوردەواریم هەیە لە قاتی سەرەوە شیرینیم هەیە کولیچە و برما و تەوزیعاتیشم هەیە لۆ مارکێتەکان لە هەموو محافەزەی بابرین ئەوەی هەولێرێ پارێزگای هەولێر تەوزیعاتی کولیچەم هەیە ئەچیتە مارکێتەکان چەند نەوعیەتم هەیە برما کولیچەی لوقم لێرە کولیچەی لوقمم هەیە برمەم هەیە کولیچەی خورما جیز فستق حەسەب تەڵەبیە.